بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لەبێ خۆشەویستان خۆشحاڵین لە بەرنامەی لە پایتەختەوە لەگەڵتانی هەر کاتێک ڕووداوێکی توندوتیژی ڕوودەدات زۆرێک لە بەرپرسان ئەستۆکەی دەخەنە پاڵ ئیسلام لەم دوایانەدا کاتێک کە ڕووداوەکان ڕوودەدەن مزگەوت دەبێتە هۆکار لەلای ئەوان ئایا کەسێک پەروەردەی مزگەوت بێ و لە قوتابخانەکانی نێو مزگەوت دەرچوو بێ لە نێو کۆمەڵگەدا کەسێکی پەڕگیر و لادەری لێ دروست دەبێت یاخود بە پێچەوانەوە ئەوانەی کە لە نێو مزگەوتەکان دەرچوون کەسانی تەسامحن و لێبوردن و ڕوحی پێکۆژیانیان لە نێو کۆمەڵگەدا هەیە و کەسانی ئاشتی پارێزن لە مێژووی کورد ئەو کەسانەی کە ناوێن دەخوێنینەوە سەرکردایەتی دۆزی ڕەوای گەلی کوردیان کردووە زۆرینەی هەر زۆریان دەرچووی نێو قوتابخانەکانی مزگەوتن لە حوجرەکان لە بەردەمی مامۆستایانی ئاینی دەرچوون ئەوەی کە مێژووی نووسیوەتەوە ئەحمەدی شەرەفخانی بەدلیسی ئەویش بە پیاوی مزگەوت دەناسرێ ئەحمەدی خانی یەکێکە لەو کەسانەی کە لە مزگەوت دەرچووە و هەموو کورد شانازی پێوە دەکات ئێمە لەم بەرنامەدا گفتوگۆی ئەم بابەتە دەکەین بە میوانداری زۆر بەڕێزان دکتۆر ئیسماعیل قەرەنی پرۆفیسۆر لە بواری عەقیدە زۆر بەخێربێیت زۆر سوپاسان دەکەم خوا موفقتان کە ئینشاءالله دکتۆر هاشم گۆران مامۆستای زانکۆ زۆر بەخێربێیت کاک دکتۆر سپاس دەکەین کاک دکتۆر لەوە دەست پێ دەکەم سەرەتا بەلەوەی بسمە بابەتی مزگەوت ئیسلام کۆی بەرنامەکە لەم دواییە بە تایبەتی لە ئەوروپا کاتێک کە ڕووداوێکی توندوتیژی لێ دەکەوێتەوە دەستی تۆمەت بۆ ئیسلام درێژ دەکرێت کە ڕەنگە لە ئەوروپا لەو شوێنانە ئاسایی بێت چونکە دینی دیکەی تێدایە بەڵام بۆ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە زۆرینەی موسڵمانن کاتێک کردارێکی توندوتیژی ڕوودەدا دەستی تۆمەت بۆ ئاینی پیرۆزی ئیسلام درێژ دەکرێت هەر بەڕاستی ئاینی پیرۆزی ئیسلام سەرچاوەی توندوتیژیە یاخود بە پێچەوانەوە بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وأصحابه ومن اهتدى بهديه إلى يوم الدين خوي أجر تمشي ناوي إسلام بكين إسلام لسلامتي وعاتية لعاشتي ودس بيدك أجر تمشي إيمان بكين كلمة إيمان لأمنه دود لدل راوشي واشتواهاتوا خوي جورا كلمة إيمان وإسلام لو ما خلق التوا كفرمو إن الدين عند الله الإسلام شعارك شيء كسلام كردنا أوشان هالسلامة أو آية بيروزاني كلكاتي شرشة لنا لبين مسلمان وقاورا كان رودا لبو خوا لبو رزاموني خوا أوشان دائما خوا مسلماناني فرمو أقل ئەوان ویستیان ئاشتەوانیتان لەگەر بنوێنن ئێوە ئاشتەوانی قبول بکەن وإن جنحوا للسلم فاجنح لها وتوكل على الله فلا تهنوا وتدعوا إلى السلم وأنتم الأعلون والله معكم ولن يتركم أعمالكم يا أيها الذين آمنوا ادخلوا في السلم كافة ولا تتبعوا خطوات الشيطان إنه لكم عدو مبين أو إيمانا حتى خواك باسي كعبة كذا فالمي ومن دخله كان آمنا أولئك لهم الأمن بزانا أو كسيك إيماني خوي با سلامتي وبا أشتواني إجدكات دور لا حمو طماحي دنيا فرو فيرو أوشتانا أمانا أمنو أشتوانيا نبوهيا وباشترين شت كهمو بشرية هولي لوددا أمان وسلامة أو أمان وسلامة شهر خواد زاني چون ديداتا إنساني ودستوري شي بيناردي تخواري كقرآن كذا فرمي إن الدين عند الله الإسلام أو ديني كخوا بيرازي بوا لبو بشرية ورضيت لكم الإسلام دينا أو إسلامية كبيكينا بيرو أشتي خواتسون كهيت كسيك لبشريتها لنوي آدم حتى لحيواناتها حتى لدار درختها توشي زرر نابيتن لكاتي يما كإسلام بزواني تطبيق لكي كاك دسكور لم دوادوايا بتايبتي لبيدابوني هند جروب رولي بناو إسلامي أنجرا و سوديان ورقد لو دقاني ك دەتوانین ینی ئەگەر دروست بێ واتەکە لە کەلەپوری ئیسلامیەوە هاتووە ئێمە ئیسلامی ڕاستەقینە لە چێ وەرگین چێ نوێنەراتی ئەم دینە پاکە دەکات
پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەیفەرموو ئێوە دینتان لە ئەبوو بەکری سەدیق وەرگرن یان لە عومەری کوڕی خەتاب یان لە سەحابەکان، فەرمووی شتێکم دووشت لە بۆتانم بەزی هێشتی ئەگەر دەستی پێوە بگرم قەت ڕێتان لێ بزر نابی، ئەویشیان قورئانە، دووەمینیان سنەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. ئەم سنەتە شەرحی قورئانە، یعنی ئێمە قورئان تێناگەین بەبێ سنەتی پێغەمبەر عليه الصلاة والسلام. سنەتی پێغەمبەریش تەنها بەس فەرمودە نییە بەڵکو تەطبیقی ئیشکردنیشە کە دەیفەرموو خذوا عنی مناسککم صلوا كما رأيتموني أصلي. ئێوە چۆن منتان دیت نوێژ دەکەم ئێوەش ئاوا نوێژ بکەن. اینجا یەکێک کە خەڵک پەیدا دەبی ئایا ئەوڕۆکە زۆر ئاسانە ئینسان خۆی لە پەنا ئیسلام بشارتەوە و زەربەی خۆشی بۆشێنی. تەماشا دەکەین خەڵکێکەیە خوای سێ چینی لە بۆمان باس کردیە. یەکیان ئیماندارن کە ئەوانە قەتعیەن مستەحیلە ڕۆژێک لە ڕۆژان کەس ئەزیەت بدەن ئیلا لە بۆ ڕەزابوونی خوای نەبی بەو شێوە نەبی. دوو بەشێکیان پێی دەگوترێت گاور کە ئەویش بە ئاشکرا منهەجێکی هەیە، مەبدەعێکی هەیە، دیفاع لە مەبدەعی خۆی دەکا، ئەو مەبدەعش ئاگرپەرستیە، بتپەرستیە، ئەفکاری دەپەرستی، ئیتر هەر شتێکە تقریبان ئەگەر لێک بدەینەوە لەوانەیە 14 معبوداتی غەیری خوا هەیە کە لەو ئاەتە وەریدەگرین ومن یبتغی غەیر الئیسلامی دینا فلن یقبل منه وهو في الآخرة من الخاسرین. ئەگەر واوەکان بە مەقتەعی زیاد حساب كان 15 مقطع وایەتە، یەکیان ئیسلامە ئەوانی دیکە 14 دەمینێتەوە، هەر 14 معبوداتی غەیری خوایە، تر ئەوەی ئاسمانیە، ئەوەی سەرزەویە، ئەوەی ئینسانە، ئەفکارە، هەموو شتەکان ئەمانە خوای گەورە هەمووی بەلانایە، هیچیان ڕاز نییە. ئەو کەسانش پێویستە مەفهومی سەماحەتی ئیسلامیان لە بۆ ڕۆم بکرێتەوە، چونکە ئەوانش بە ئەسلی خۆیاندا مسلمانی فطرەت، بەڵام فەئەبەواه یوهەویدانیه ئەو یونەسیرانی ئەو دیسان دینەکان لێدەستێنن. بەشی سێم ئەمەیان زۆر خەتەرە کە بەشی نیفاقی پێدەرێن. منافق یعنی دووڕووەکە چیە؟ یعنی لە ڕووەک دێگاتە ناو مسلمان دەرێ من مسلمانم هیچ خەمتان نەبی، دێ نوێژەکە، جارێ بە ڕۆژی دەبی لە بەرساوی خەڵکە، پیاوەتی دەکە، هەموو شتێک بە مسلمانەتی خۆی نیشان دەدا، بەڵام کە پشتی کردا ئەولای یەکسەر دەرێ ئینا معەکوم. وخال القرآن وصف عندك وإذا لقوا الذين آمنوا قالوا آمنا وإذا خلوا إلى شياطينهم قالوا إنا معكم. بوي أجل سننجي القرآن بدين تماشا كاين خوا سورة كافرون زور بكرتي باز كديا سورة الكافرون تماشا كاين بس خط تواو دبي. سورة المنافقون تماشا كاين سورة شي درجة لا بركونيو دبيتن. بلان سورة المؤمنون كوازي بيان زورا تماشا كاين سورة كدرجة تر لوانيتر لو أو إيمان دارا همو أو أزيتان لسر شاني خوي هربقري بتواني خلشي ئاگادار بکاتەوە ڕێیان پێ بشاندا وەکو مامۆستایەک تحملی زەحمەتەکانیان بکات، تحملی قسەکان و تووڕەبوونیان بکە بۆ ئەوی ڕێی ڕاستیان نیشان بداتن. کاک دکتۆر دووبارە بەخێر بێ. کەواتە وێنەکە ڕوونە وەک ئەوەی کاک دکتۆر باسی کرد، ئەی بۆچی ئەو تۆمەتانە ئاڕاستەی ئیسلام دەکرێن؟ بەتایبەت من بەمەستمە لەو ناوچەی کە ئێمە تێدا دەژین کە زۆر جار ئەگەر بێتە سەر باسی مسلمان و غیرە مسلمان دەڵێن لە 95 ئێمە مسلمانی، بەڵام لۆ کاتێک کە کردەوەیەکی تونند و تیژ ڕوو دەدا پەنجەی تۆمەت لەلایەن مسلمانەکانەوە بۆ ئیسلام درێژ دەکرێت. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على محمد وعلى آله وصحبه أجمعين. سپاسی بەڕێزان دەکەم بۆ میوانداریتان بۆ بەرنامە. دەربارەی مەسەلەی تۆمەت ڕاکێشان بۆ مسلمانان لە کۆنەوە وەکو کاک دوتۆر ئیشارەی پێکرد جەنابی کاک دوتۆر پرۆفیسۆر لە سەرەتای بیدایەتی ئیسلامەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم تۆمەت ڕاکێشراوە، هەر لە داوای پێغەمبەری صلی الله عليه وسلم کە لە مەککەی بووە گوتی خوای گەورە تاک و تەنیایە، ئەو ئەسنامانە و ئەوانەی کە غەیری خوای گەورە معبودات دەپەرسترێ وەکو کاک دوی ئیشارەی پێکرد کە ئەو هەموو چادە معبوداتەی لەو ئاەتی ئیشارەی پێ دەکا ئەوانە هەموو باڵیلن. هەر لەوە کە گوتی خوا تاک و تەنیا ئیتر اتهام بۆ پێغەمبەری صلی الله عليه وسلم و پەنجەی اتهام بۆ پێغەمبەری کە پێغەمبەری خوایە و معسوومیشە، ئەو پیاوە پاکە و نازدارە اتهامی بە ئەنواع و ئەشکال بە شێت و بە ساحیر و بە کەذاب و بە ئەنواع و ئەشکال بۆی ڕاکێشرا. کەواتە توهمە بۆ قەزیە ئیسلام لە سەرەتای دینی ئەو ئیسلامی تۆمە ڕاکێشاوە. پێغەمبەران هەر هەموویان و پێغەمبەری ئێمەش عەلەیهی السەڵات وەسەلام ئەوە نەبووە بڵێن بێباک نەبوو یان بەری نەبوو لەو توهمەتانە ئیلا تۆمەتی بۆ ڕاکێشاوە. کەواتە ئەوەی ئیتیباعی منهەجی پێغەمبەری بی صلی الله عليه وسلم
لەسەر ڕەوشتی پێغەمبەری بی لەسەر منهەجی پێغەمبەری قورئان و سنت بیت ئەوەش دیسانێ دوژمنانی ئیسلام یاخود منافقەکان چینەکانی تریش کە تابعی دوژمنانی ئیسلام و ئەوانە دەبن ئیتر ئەوانش بە هەمان شێوە لەسەر منهەجی پێغەمبەر صلى الله عليه وسلم پەنجەی تۆمەت بۆ مسلمانی ڕاستەقینە ڕادەکێشن کە هەر بە مصداقیەتی ئەو ئاەتی کە خوای گەورەش دەفەرمێت ولن ترضى عنك اليهود ولا النصارى حتى تتبع ملتهم کەواتە دوژمنانی ئیسلام تو چاوەڕێ نەبە هەرچی بکەیت چاوەڕێ نەبە لێت ڕازی بن بەڵێ کەواتە هەردوو تەوژمەکە دیارە ئاڕاستەکانیانکووە بەڵام بابایەکی مسلمان لە حاڵەتی وادا کە تۆمەتی بۆ دروست دەکەی چ بکە ینی چۆن خۆی بپارێزیان چۆن هەرچەندە ئیسلام پێویستی بە بەرگری لێکردن نیە چۆن بەرگری بکەوە خۆی بناسێنێ کە من مسلمانم توندڕە و نیم مامۆسای بەڕێز قەزیە ئیسلام ئێمە کە بڕوامان بەهینا بەخوای گەورە تاک و تەنیا و یاقینمانیش بوو ئەو منهەجی پێغەمبەریە صلی الله عليه وسلم دەبی ئێمە ثەبات و ئیستیقامەمان هەبی لەسەر ئەو بەرنامەیە هەروە ئیعتیزازیش بەو دینەی فەخر و شانازی بەو دینەی ئەگەر قەلیلیش بووی کەم بووی یاخود مستەضعفیش بی ئەو سیقە و متمانە و سەبات لەسەر ئەو دینەی دەبی خۆڕاگەر بی چونکە وەکو باسمان کرد کە پێغەمبەران عەلەیهیمو سەلات وەسەلام پێغەمبەری ئێمە و مسلمانان لەسەرەتاوە تووشی ئازار و ئەشکەنجە و تۆمەت و شت دەیان بۆیان هاتووە کەواتە دوورنیە ئەوەی هەلگەری ئەو پەیامەش بی ئەو ریسالە ئاشتێک کە کاک دکتۆر دەستخۆشی لێ دەکەم کە ئیسلام ینی بەمەعنا سلمە و یاخود بەمەعنا ئەمانە حتا شیعاری مەرحەبا و کە یەکەم جە لە ئیسان لێگتر دەکات دەڵێ ئەسەلام عەلەیکم یەمنی ئەمن و هێمنی بۆ بەرامبەرتیش کە دەیگەیە کەواتە لە سەرەتاوە ئیسلاممان ئەوەی فێرکردوونە پەروەردەی مزگەوت و بەرنامەی قورئان و ئەوانە هەموو لەسەر ئاشتی و ئەمانە هەر یەکەم کۆمەڵگای ئیسلام کە لە مدینەی منەوەڕە پێغەمبەر صلی الله علیه وسلم دروستی کرد جوولەکەی تێدا بووە هەروەها نەسەڕانیشی تێدا بووە بە ئاسایی لەگەل یەک ئاشاوایی پێکەوە ژیانە بەبێ ئەوەی هیچ کێشیانە ناوی کارابی کاک دکتۆر ئەو پێکەوە ژیانەی کە کاک دکتۆر هاشم باسی کرد یعنی هەر لە سەرەتای ئەوەی کە پێغەمبەر بنیاتی دەوڵەتینا هەمویان پێکەوە دەژیان و هیچ کێشە نەبوو ئەو کێشەیە بۆ دروست بوو بۆ وای لێ هات ینی هێنانەوەی هەندێک دەق وای لێ هات خەڵک ینی گۆمڕا بکرێ کافر بکرێ دواتر تۆمەت بۆ ئیسلام درێژ بکرێتەوە ئیسلام پێکەوە ژیانی ناوێ ئێمە ئەگەر تەماشای هەندە قسەی جوولەکەکان بکەین ئەدەیان گوت ئێمە وەچی لەگەر مسلمانان دەژیان لەبن سێبەری ئیسلام هیچ مشکلمان نەبوو لە پاش ئەوەی ئەم منافق و پیا و خراپانەی خۆشمان و متەتەڕیفەکانمان پەیدا بوون و بووینە ساحب دەوڵەتی خۆمان ئیتر ژیانمان لێ تێکچوو یعنی کەوابوو ژیان لەبن سێبەری ئیسلام ژیانێکی زۆر پوختەیە ئەسبابی ئەم مەشاکلانە چییە زۆر شتی ئاسان و ئاشکرانە لە ناو خەڵکی یەکەمیان بەڕاستی جەهل بە ئیسلام یعنی خەڵکێکمان هەیە وا دەزانی ئیسلام بەس ئەوەیە نوێژی بکە و بڕوە بەڵام نازانین ئەو نوێژە ئین الصلاة تنهى عن الفحشاء والمنكر ئیتر ئەگەر لە مزگەوت دەستە دەرێ دەبینی دەچی دزی دەکا خراپەی دەکا زەلامی دەکوژی بەڵام ئەو ئیسلامە فێری کردوون کە ئەمە دەبی دائیمەن دەست پاک بین زمان پاک بین داوێن پاک بین لە هەموو شتەکانمان بە پاچی بەڕێوەدا بڕۆین ئەمەیان ئەو جەهلە ئێمەی وێران کردیە لەوێ خوای گەورە دائیمەن دەفەرمی وأعرض عن الجاهلين إنا كفيناك المستهزئين ئەو جەهلەی کە هەیە ئینسان کە شارەزانە بوو ئەوە دائیمەن مشکلی لە خۆش دروست دەکات لە بۆ خەڵکی کەس دروست دەکات ئەمە دیەک دووەمیان تەقلید دەبینین ئەمە تەماشا دەکەین کابرایەک دەوڵەمەندە وەزعی باشە ڕاستە هیچ خوێندەواریشی نییە هیچ شتێکی نازانی لە مەسائلی ژیان و پێشکەوتن و شت بەڵام کە وەزعێکی خۆشیە دەرێ وەڵا فلان چ دەکەم ژوێکی وی دەکەم یان دەچی حتا ڕۆیشتنەکەی تەقلید دەکات لە قسەکانی تەقلیدی دەکات لە قسەکردنی ئەو نەبەڕاتی سەوتی چۆنە ئەوش دەوێت تەقلیدی ئەو بکاتن لە هەڵس و کەوتی تەقلیدی دەکات ئەڵێ من زۆر جار جێم لێ بۆ لە خەڵکی وتم بابا ئەمە ئیسلامە ڕاستە بوتی وەڵا کاکە قسەکان هەمووی تەواو من باوەڕ دەکەم بەڵام من لەسەر ڕەئی فلان کەسم ئەگەر ئەو کافر بێ من کافرم ئەو مسلمان بێ من مسلمان گوتم کەواتە تو ئیسلام ینی لە پرسیاری پێشم باس ئیسلام لە خەڵک لە کەس وەرناگیرێ بەڵکو دەبێت ئیسلام لەسەر چاوە ڕاستەخینەی خۆی کە قورئان و سونەتی پێغەمبەرە ئەمە حەقیقەتە باشە و نابی ئینسان لە جاهیلان شت وەربگری چونکە ئینسانی جاهیل هەر شت تێک دەدا
و ئینسانێکی مقلید بێتن لە چاوی بەس لە دنیا و لە مەناسیب و لەو شتانە بێ ئەمەشیان قسەی لێ وەرناگیرێ بەڵکو دائیمان خوا لە قورئان چیمان پێ دەفەرمی فاسألوا أهل الذكر إن كنتم لا تعلمون ئێمە شتێک نازانین مەسەڵەن بینایەک دروست دەکەین یەکێک نەزانین ناتوانین پرسیاری لێ بکەین بچین لە مهندسێک دەپرسین لە ئیشێکی نەخۆشیمان لە طبیبێک دەپرسین مەسائلی شەرعیمان هەیە لە مامۆستایەکی مختص و شارەزا دەپرسین هەر کەسێک بە ئیشی خۆی فاسألوا أهل الذكر إن كنتم لا تعلمون باش کاکتور دێمە سەر ڕۆڵی مزگەوت لە ئێستادا زۆر جات باز لەوە دەکرێت کە مزگەوت ئەو کەسانی کە پەروەردەی مزگەوتن بیری تۆندڕەوی و پەرجەریان لە چەکەرە دەبێ هەر بەڕاست یعنی مزگەوت دەبێتە هۆی ئەوەی کە کەسێک لە نێو مزگەوت کە دەرەچێ بێتە کەسێکی لادەر سەرڕۆ یان بە پێچەوانەوە ئەوانەی کە دەرچووی مزگەوتن و پەروەردەی مزگەوتن کەسانێکن کە لە کۆمەڵگەدا ڕۆڵی پێکەوەژیان ئاشتیانە و ڕۆڵێکی باش دەجێڕن بەڕاستی مەسەلەی مزگەوت یعنی پێگایەکی زۆر گەورەی لە ئیسلام هەیە مزگەوت هەر لە سەرەتای ئیسلامەوە کاتی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم کۆچی کرد لە مەککەی مکەڕەمە بۆ مەدینەی منەوەڕە لە کە گەیشتە قوبا پێشی بگاتە مەدینە یەکەم شت ئەو پرۆژەی دانا پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ بینایەتی مزگەوت و خی گەورە لە قورئانیش کە ئیشارە پێ دەکا ولمسجد أسس على التقوى خير أن تقوم فيه کەواتە هەر یەکەم مزگەوت لە ئیسلامیش دروستکە مزگەوتی قوبا بوو سێ ڕۆژ چوار ڕۆژ پێنجەمین ڕۆژ داوای کرد مزگەوت دروستکرد پێغەمبەر صلی الله عليه وسلم پێشی ئیقامەی بکات و پێشی ماڵ و خانی بۆ خۆی دروستکات داوای مزگەوت ئەو مزگەوتەی کردیە چی کردیە بنەمایەکی ئەساسی بۆ بەرایەتی و هاوکاری و تەعاون لەناو کۆمەڵگا لە ڕێگای ئەو مزگەوتەی کە دوای چوو مەدینەی منەوەڕە مزگەوتی پێغەمبەری صلی الله عليه وسلم دروستکرا هەر لەوێوە ئیعلانی ئەو شیعاری کرد المؤاخات بەرایەتی لە نێوان مهاجرین و ئەنسار کەواتە مزگەوت بنچینەیەک و بنەمایەکی زۆر گرنگە لەناو کۆمەڵگا بۆچی بۆ برایەتی یەکڕێزی یەکسانی کەواتە سەرچاوەی یەکەمی برایەتی دەتوانین بڵێن لە مرۆڤایەتیدا ئەوە ئیسلام و مزگەوتە یەکە لە شعائری مزگەوت برایەتی بەهێز دەکا تەعاون و هاوکاری و ڕێزی ناو کۆمەڵگا یەکریز دەکات ئەوە گەورەترین ئەهداف و ئامانجی مزگەوتە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەستی پێکرد بە مزگەوت لە ناو مزگەوتەوە ئەو شیعاری بەرگکردەوە و برایەتی ناو ئەنسار و مهاجرین دروست کرد دوای ئەوە شیعاری هاوکاریکردن فەقیر و هەژارە و یاخود تەمەشا دەکەیت لەناو مزگەوت چەندین چین و توێژ هەیە لەناو کۆمەڵگا ئەوە فەقیرە ئەوە ڕئیسە ئەوە وەزیرە ئەوە کرێکارە هەمووی لە یەک ڕێز ڕادەوەسن ئەوەش جۆرە چیترێت دەرسە چیتر زۆر گەورە مزگەوت وەردەگیرێت کە برایەتیەکی خۆشەویستی لەسەر ئەساسی ئیمان وەروە تەفریقە و چینایەتی لەناو موسڵماناندا نییە طەبەقات ئەوە دۆڵەمەندە ئەوە مەلیۆنێرە نابینی ئیلە ناو لەو قەسرەکانی خۆی نەخێر دێتە ناو مزگەوت ئەو پۆست و ماڵ و سەروەت و پای خۆی هەموو لە دەرێ بەجێ دێری کاتی قۆندەرە و دوو لە ڕووی جەماعات و هەموو ئەوەی بی مسلمانان کە دێ داخلی مزگەوت دەبی و کۆ شێخ شعراوی دەرێت هەموو پۆست و پای خۆی لە دەرەوە لەکن نعلەکانەوە بەجێ دێری دێتە ناو مزگەوت بەندەی خوای گەورە یەک ڕێزە لەگەڵ هەموو مسلمانان کەواتە برایەتیەکی ئیمانی ڕاستەقینە لەنا ئەو مزگەوتی دروست دەبیت لە هەمان کاتیش قەزیی هاوکاری و تەعاون کە تەمەشا دەکا یەکە فەقیرە هەژارە ناو مزگەوتە دەبینی لەوێن دەرێ هاوکاری و دەستی هاوکاری بۆی درێژ دەکرێت باشە کاکتور یەکەم کاری کە پێغەمبەر بەر لەوەی سەڵاو عەلەیهی وسەلەم ماڵی خۆی دروستکە بڕیاری ئەوە دەدا کە مزگەوت دروست بکە ئەمە بۆ مسلمانان و دواتر بۆ تەواوی جیهانیان ئەوەی کە مسلمانیش نییە و دینێکی دیکەشی هەیە دەلالەتی چییە کە یەکەم کارێک کە پێغەمبەر صلی الله عەلەیهی وسەلەم کردویەتی مزگەوتە کە لە ئێستادا تۆمەتی ئەوەی دەخرێتە پاڵ کە کەسانی لادەری لێ پەروەردە دەکرێت مزگەوت خۆی دەکا مەرکەزی حکم مەرکەزی ئیدارە جێڕان و مەرکەزی ئەوامر یعنی ئەم مزگەوتەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دروستی کرد کە بوو ئیدارەی ئیسلام و دەوڵەتی ئیسلامی دروست کرد ئەم ئیدارەیە یەکەم جار دەستوری تیان نووسراوە ئەم دەستورەش لە مابینی دوو تائیفەی پێشتری لێبوو کە ئەوس و خەزرەج من دوژمناتی زۆریان دەکرد 300 ساڵ دوژمن یەکتریان بدی با یەکدیان دەکوشت ماوە شەڕیان لەگە جێیشان لە بۆ یەکدی دروست دەکرد ئەمانەی کردە برا
ئەو مهاجرانەی کە هاتن لیان قەوما وەکو ئێستا ئەو سەردەما خەڵکێک لی دە قەومی مهاجر دەبی و دێتە شارێککە ئەو خەڵکە دەگیرێتەوە بەم شێوە ئەمانە شکر دەبرا تەنانەت یەک برایەتی وای دروست کرد حتى هەبوو دوژنی هەبوو دەگۆژنێکم تەلاق دەدەم لە برایەکەم مارە دەکەم یان دەگۆ نیوەی مارەکەم دەدەم ئەو بەڵام پێغەمبەری خوا ئەمەشی لێ قبوڵ نەکرد فەرمی با یارمەتیتان بدەن مقابلی ناخواردن لەناو مەکە جوولەکەی تێدا بوون ئەم جوولەکانە صاحب کتاب بوون صاحب علم بوون صاحب علەما بوون ئەوانە زۆر شتیان دەشاردەوە لە ئەوی خەڵک نەزانی چونکە دەیانگوت ئەگەر ئەو مسلمانانە ئەو شتانە شارەزا بن مناقەشەمان لەگە دەکەن بەخوا دەرەقەتیشیان نایە بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم احترامی دینی هیوانیشی کرد 16 مانگان ڕووی لە بەیت المەقدیس کرد لە بۆ نوێژکردن هەموو وەسیقەکانی لەگەڵیان نووسیەوە کە نابی هیچ تعدایەک لە ئێوە لە مسلمانان بکەن و نابی هیچ مسلمانیش تعدا لە ئێوە بکە بەڵام ئەو کەسانی کە عاد هەردەوەشێنەوە گوناحی مسلمانان چییە کە شەڕیان پێدەفرۆشن گوناحی مسلمانان چییە کە مؤامرەیان لەسەر دەکەن گوناحی مسلمانان چییە کە خەڵکیەک دێ بە جەیش و بە تەرساناتی عەسکەری لە دوورەوە دێتن لە ئەوەی یعنی بینا و شاری مسلمانان تێکدا دەست بۆ ناموسی خەڵک درێژ بکە کەرامەتی خەڵک بباتن گەنجمانە ناو بن تەنانەت حتا لەوەدا ئیتیفاقیان کردووە لە هەموو شوێنەکان بۆ ئەوەی گەنج هیجرەت بکە بەڵام کە هیجرەتی کرد لە ناو بەحری ئەوەی سپی ناوەڕاستدا بیخنچێنن لێ نەگەڕێن بستەوە ئەو بەری لێوێن دەر کەندێکیان قوتارکەن لە ئەوەی برێن ئێمە ئینسانینە بەڵام ئینسانیت لەناو مسلماناندا نییە ئەمانە هەمووی موامەراتێکی گەورەیە لەناو ئیسلامدا لەناو مسلماناندا دروستی دەکەن بەڵام مسلمانی ما بە خەڵکی تر هەردەخەڵەتێنن لۆ ئەوە خۆیان بە مصلح پیشان بدەن ئێمە بە ئینسانی تاوانبار نیشان بدەن لە دووری 20,000 کیلۆمەتر دێتن ئەو خۆی دەکاتە خاوەنماڵ و ئێمە دەبینە ئێرهابی و پیا و خراپ کوشتن لە شوێنی خۆمان دەربەدەر دەکرین و ئەزیەتمان دەدەن و خاکمان داگیر دەکەن و هەموو تەفریقەمان لە ناودا پەیدا دەکەن ئەوجا ئەمە هەر خراپین باش ئەمە بۆچی دەگەڕێتەوە کە ئێستا بارودۆخەکە پێچەوانە بۆتەوە وە خۆت دەڵێ ئێستا ئێمە بووینە میوان و ئەوان ساحێبی ماڵن ئەوان دیاری دەکەن چێ تیرۆریستە ئەوان دیاری دەکەن چێ کەسێکی پاکە یعنی ئێستا کەوتۆتە دەستی ئەوان قەڵەم بەدەستن و ئێمەش چاوەڕێی فەرمانەکانی ئەوان دەکەن یعنی بۆچی دەگەڕێتەوە ئەمە ئەسبابی زۆر هەیە یەکەم جار غیابی عولەما غیابی عولەما لە هەر مەوزوعێکدا ئینسان وەکو پێغەمبەری خوا ئیشارەتی لۆمان کرد فەرمووی ڕۆژێک دادێتن پیاوی ڕازگۆ دەبتە درۆزن دەبتە ڕازگۆ ئەمین دەبتە خائین دەبتە ئەمین ئەو کە ئینسان ڕۆی بیڕە دێتن قسەی لە ئوموری عامە دەکاتن ئەو کاتە ئەمانەت نامینێ شت نامینێ ئەمە و حەدیثەی پێغەمبەر ئەسا وا هاتوو دەجێ لە نێواندا غیابی عولەما لە ئیشەکان و مختصین ئەمانە یەک دائیمەن کاریسە دروست دەکات دووەم ئینسانی ناشیا و لە هەر بوارەکاندا تەماشا دەکەی یەکێک کە مەسەلەن بۆ نمونە برین لە بواری ئاو نازانی یان لە بواری کارەبا نازانی ئێتیبسی ویشکە تێکی دەدا ئەو نازانی یعنی سرکێتەکەش بەرزکاتەوە بەڵکو ممکنە بیسووتێنی بەڵام ئینسانی مختصبی لە هەموو شوێنێک دەزانی خەلەل لە چێ شتەکانی هەر کەس بە ئیشی خۆی لويا پیغمبري خوا فرمي صلى الله عليه وسلم إذا وسد الأمر إلى غير أهله فانتظر الساعة أجر هر فرمانك درا دست أو كسانك كشاينينا دائما ساوري قيامتي بكل سري أما نقطة سيم دائما إما تساومان لأصالتي خومانية يعني مثلا هر كسا قومك أصالتي قوية نا اهتمام بزماني خومان ددين نا اهتمام بأصالته كالكولتوري خومان ددين ندرسو عبرت ما لقرآن سنتي پیغمبر وردگنی اتین تاو لغربکین لغربکا او عاداتي جاوزة تقليدي جاوزة ديني جاوزة مفاهيمي جاوزة حتى اقليمي جاوزة حتى قاري جاوزة عند ام تقليد اخر او كردواري قصتي خوش يعني عليه منيش تساوي لقازي كل اخيري منيتواني هلكا كيبكاو لبشتوي فقيري تقي تيكتو اماش يعني انسان اقل قدر خوي اهتمامي باهل علم وبمدارس وشتكر او كاتامي سردكوي بويا حتى لألمانيا كاتي كا باريان لنا وصبتة شدال عندك وكاك بس نانك ما بدني باريان قيمتي نما دواي قلت يا باشا شون دتوين أو دولة بنا كينوا وتي بدوش بنا ذكر يك ما مستكان
اهتمام بمامۆستایان بکەن، اهتمام بمەداریس بکەن، و دووەم اهتمام بعدالت بکەن. ئەو کاتە کە عدالت بەرپابوو لە مابینی لە ناو کۆمەلگادا ئێمە بە ماوەی 2 ساڵی هەردەستینەوە. باشە ئێستا دەمەتەمەشا دەکەین مزگەوت گەورەترین مەدرسەیە لە بۆ تازیبکردنی ئینسان و ئینسانی پاک دڵسۆز. یعنی یەک نەفەر ئەمە ئەوەندی خوێندیتمانەوە بە دوادا چوینە ئەوانی خەریجی مزگەوت بوونە لە دائیرەکانیش دەکەن دەرێن لە هەموو کەس پاکترن. و ئەو کەسانەی کە علمیان لە مزگەوت وەرگرتیە یان لە مەداریسی مزگەوت خەرجیان کردیە ئەڵێن ئەمینترین کەسن لە ناو کۆمەلگادا. هەر ئەوان بووینە سەمامی ئەمان لە کاتی تەنگاوەدا خەڵک بۆ لای مزگەوتەکان دەگەڕێتەوە. دوای ئەوە خەلچێک کە دێ ئاەتێک هەردەبژێری مەتەنەن بۆ نمونە ئاەتی قیتال کە هەردەبژێری بەڵام نازانی ئاەتی قیتال بەتەنێ ئاەتێک تەفسیر ناکرێ، دەبی ئێمە منزومەی ئاەتەکان وەربگرین. ئەوجە بتوانین تەفسیری بکەین کە بزانین قیتال چۆن خوای گەورە تەوزیهمانی کردیە. 13 سال پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە مەکە بوو، قەت بە یەکەچی نەگۆ شەقەچی لە نەفەرێکی بدەن، هەر دەفەی مسەبر بگرن. خوا ئاەتی نەناردە خوارێ لە بۆیان کە شەڕ بکەن. بەڵام کە هات بووە ساڵی دووەم لە هیجرەتیان ئینجا خوای گەورە فەرمووی ئوذینە للذین یقاتلون ئەویشتی بأنهم ظلموا وإن الله على نصرهم لقدیر. ئەی کابرایەکە هەر زوڵمی لێ بکرێ و دیفاعی لە خۆی نەکا، هەموو کەسێک پێی دەرێ ئەو زەلامە ترسنۆکە. دەگەڕێ وڵات کاک دکتۆر، ئەم ئیدارەدانی دەوڵەتی کە لە سەردەمی پێغەمبەر لە نێو مزگەوتەوە هەڵخوڵا و ئەم ڕۆڵە گرنگەی کە جەنابی کاک دکتۆر باسی کرد کە لە مزگەوتەوە بوو بۆ لە ئێستادا ئەم ڕۆڵەی مزگەوت کەم کراوەتەوە بە ئامانجی چی کە تەنها دەبێت و بچێ مزگەوت و نوێژ بکەیت و بگەڕێیتەوە. بەڵام لە کاتێکدا دەبینین ئەگەر واز لە زمانی پێغەمبەر صلی الله علیه وسلم بهێنین بینەوە سەر زمانی خۆشمان لە زمانی کوردی جوەرگرین مزگەوتەکان هەم لە کوردایەتی هەم لە پێشمەرگایەتی هەم لە پەروەردەکردنی خەڵک یەکەم شوێن بۆ کە بە ماڵی یەکەمی هەموو تاجی کورداندرایە. بەڵێ ڕاستی وەکو جەنابی کاک دکتۆر و جەناب تیژ لە ڕەسەرەتاوە ئیشارەت پێکرد، مزگەوت لە سەرەتاوە شوێنی ئیدارەی دەوڵەت بووە. پێغەمبەر صلی الله علیه وسلم کە پێغەمبەر بووە، قائید بووە، قاضی بووە، ڕئیسی دەوڵەتیش بووە. شوێنی ئیدارەکردنی مؤسسەی دەوڵەتیش لە شوێنەکەی چێن دەرێ بووە مزگەوت بووە. دوای پێغەمبەر صلی الله علیه وسلم و باوک ئەبوو بەکر سیدیق، ئیمامی عومەر باشا، ئیمامی عوثمان، ئیمامی عەلی، ئەو خولەفانە دوای ئەوانش ئیدارەی هەموو قەضاوات و بەڵک و وەکو زانایان هەندێک زانایان دەڵێن چی ئەوکو بڵێن مەقەڕی ئەنجومەنی وەزیران بووە، هەروەها مەقەڕی قەضا بووە، شوێنی حتا قیادەی عەسکەریش بووە. هەر لە مزگەوتەوەش جێیش دەردەکرا و بەرەو شوێنی جیهاد و ئەو بابەتانش دەڕۆیشتن. کەواتە مزگەوت کە لە سەرەتای مێژووی ئیسلامەوە ڕۆلی بەو شێوازە بووە، لە هەمان کاتیش لە بواری تریش زانکۆ بووە، جامیعە بووە، مەدرسە بووە، هەروەها لە ڕووی مەسائلی کۆمەڵایەتی و بابەتانە لەوانە دەستگایەکی خێرخوازیش بووە. هەچی فەقیر و هەژاری دەور و پشتی مزگەوت و گەڕەکەوانە هەلەی ڕێگای مزگەوتەوە هاوکاری کرانە. گەوگرەترین نمونەش لەسەو بابەتە ئەهل سوفا. ئەهل سوفا چی بوون؟ هەمووی فەقیر و هەژار بوون، ئەوانە بێ شوێن و بێماڵ بوون، ناو مزگەوت دەمانەوە خەوتن و ئەوانە وەکو بڵێ دار ضیافەیەک بۆ خەڵکیشی بێ شوێن و بێ ماڵ لە خەڵکی دەوروپشی مزگەوتیش خواردنیان بۆ دەینا. حتا پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆر جار دەیفەرموو من یضیف ضیوف رسول الله، چێ میێوانداری دەکات ئەو میێوانەی پێغەمبەری ئەوانەی کە لە ناو مزگەوتن کانەمە میێوانی پێغەمبەر چێ خواردن و شتیان بۆ دەنی و هاوکاریان دەکات و میێوانداریان ضیافەتیان دەکات. باشە ئەم شوێنە ئەمانەتە بۆ لە ئێستادا وای لێ هاتووە هەر کەسێک کە چۆ مزگەوت ئەوە کەسێکی تونڕەوە، هەر کەسێک کە لە مزگەوت دوو ڕکعات نوێژی کرد ئەوە کەسێکی لادەرە، هەر کاتێک کە تون و تیژێک ئەنجام درا ئەوە پەروەردەکاری مزگەوتە. بۆ وای لێ هات ئەوە دوژمنانی ئیسلام وەکو کاک دکتۆر جەنابی ئیشارەی پێکرد، دوژمنانی ئیسلام و بەڕێزتیش کە قەزیەی ئەو ڕۆکە مەراکز دیراسە هەیە لە شەرق عفوا لە ئەمریکا بەتایبەتی و لە ئەوروپا مرکز هەیە دەڵێ مراكز الدراسات عن الشرق أو الشرق الأوسط بمعنى بس يعني ولاتي مسلمانانا مجموعة زاراوة اصطلاحات هي بو زاراوة وبو مصطلحات أنا محاربي إسلام بيدا كان بونو منا قضية الشريعة قضية الجهاد مزقود أو بابتانا أو زاراوتانا كذا رولي قورين أو مسلمانان هبوا براسي دانما للرجاي أو مصطلحاتنا محاربي إسلام بيدا كان شنك مزقود كولا جيشي زور قورن بوا للروي
ڕۆشنبیری علمی ثقافی تەوحید ناساندنیان بەخوای گەورە ینی دینی خۆیان جوان بناسی وەکو بڵێن زانکۆیەک و مەدرسەیەکی زۆر گرنگ و گەورە بووە بۆیە دانەوێت تەعتیلی بکەن بەڵێش وای لێها تقریبا چەند سەدەیەکی زۆر نەیانتوانی ئەو دووری کەن و لەو ڕۆڵە و ئەوەی خۆی هەنە بەتابەتی کە مەجموعەیەک مزگەوتی زۆر مەشهور و بەناوبانگ بوونە زانکۆ و جامعە وەکو جامعەی ئەزهەر چەندین سەدا علماء و زانا و قیاداتی سیاسی و فکری و علمی پەروەردەکردن ناو جامعەی ئەزهەر جامعەی زەتونە جامعەی قەڕەویین ئەوانە ئەسڵیان هەموو مزگەوتن بەڵام بوونە زانکۆیە قیاداتی عالەمی ئیسلامی لێ دروست بووە هەر کاتێک مزگەوت ڕۆڵە گرنگەکەی لە کۆمەڵگادا هەبوو ئەوە دیارە کۆمەلگا و وڵاتی مسلمانان لە چه ئاستێک بەڵام کاتێک ئێمە ڕۆڵەکەمان لێوەرگرتەوە ئێستا دەبینین وڵاتی مسلمانان لە چه حاڵەتێکدایە بالضبط حتى علماء طب و فەلەک و هەندەسە و هەموو علومەکان هەلەنا ئەو مزگەوتەی پەروەردەکران کەواتە پێشکەوتنی مسلمانان حەضاری ئەندەلوسی کاک دکتۆر یعنی حەضارەیەکە دوژمنان شایدی بۆ دەدەن لە طب و لە علومی فەلەک و ڕیاضیات هەموو لە مزگەوت پەروەردە بوون باشە ئێستا من هەرزەکاریان لەو شوێنانە دەخوێنێتەوە کاک دکتۆر ئێمە ینی ئەگەر بێت و چاو بە مێژوودا بخشێنینەوە هەر کەسێک کە دیکتاتۆرە لادەرە لە کۆمەلگا لە هەموو کۆمەلگای مرۆڤایەتی نەمان دیتووە ینی دەرچووی ئەو مەدرسەیە بکە مزگەوتە ینی ئەو کەسانێک کە لە مزگەوت دەرچوونە ڕۆڵیان دیارە لە نێو کۆمەلگادا بۆچی لە ئێستادا ئەم پێوانەیە پێچەوانە بۆتەوە ئێستا مەگەر تەماشا بکەین تاریخی حروب ئەو شەڕەکان تاریخی فتنە تاریخی تەفریقا هەمووی تەماشا بکەین بەدەگمەن دەبینیەوە ئەگەر یەکێک خەریجی مزگەوت بی ئەویش بەربەرەکانی وانی کردیتەوە بەڵام بڕۆ تەماشا دەکەی زۆربیان خەریجی طب بووە خۆمە نایبرین کولیە طب خراپە خەریجی هەندەسەیە مهندسێک بووە بەڵام نەوع ظروفێکی دروست بووە ئیتر هاتیە قیادەی خەڵکی کردیە یاخود مثلا خەریجی ئیدارە و اقتصاد بووە خەریجی کولیە قانون بووە خەریجی شتێکی تر بووە هاتینە قیادەی مەجموعەی خۆیان کردێ و دیفاعی لە میلەتی خۆی کردێ بەڵام لەسەر چه حیزابی خوێنی خەڵکی تر بەڵێ و لە هەموو وەختێکیش هەوڵیاندایە دائیمەن قووەتی خۆیان ڕێک بخەن دژمناتی مسلمانان بکەن بۆ نمونە ئێستا ئەگەر تەماشا بکەین لە منتیقەی ڕۆهینغا و میانمار و ئەو جیانە ئەم هەموو مسلمان تەنان نفوسیان نادەنی کە خەڵکی ئەو منتیقەشن محرومیان کردن لە هەموو شتێکە دەربەدەر بوونە بە تیارە و شتیش لیان دەدەن دەوڵەتی مقابلیان کە مسلمانیشە بە زەحمەت حدودیانەوە دەکاتەوە کە بێن پەناهەندەیان لەبۆ بکەنەوە دەرێکە ئینجا ئەمانە ئەو سوورەتەش کە نیشان دەدەن دائیمەن جەرائیمی خۆیان دەکەنە پاش و ئەو مسلمانەی کە مەزلومیشە بە زاڵمی حیساب دەکەن ئەڵێ ها تەماشا مسلمان چی کرد حتا لەو سەردەمانەدا ئێستا لەو چەند ساڵەی ڕابردوودا زۆر کەس بە دەلیل بە وەسیقە بە ینی بە هەموو ئیسپاتاتێکەوە تەماشا دەکەی کابرایەکی مەسیحی بووە بوذی بووە یاخود مەثەن یەهودی بووە بەڵام هاتیە پیا و دائیمەن ڕیشیە ماوەک لەی گەڕە ڕیشەکەی توانی تەنزیمیان کردەوە وەکو ڕیشی مسلمانێک بێتن مزگەوتێ بتەقێنتەوە بێتن مەسەلەن قەبرستانێک بتەقێنتەوە بێتن چەند کەسێک بکوژی چەند مامۆستایەک بکوژی دکتۆرێکی بکوژی پاشان چوویتە ئەولاویەتی هەم مسلمان ئێرهابینە پیشانی دەدەن کە سەری دەبڕن تەماشا دەکەی ئاخری ئەو زەلامەی کە بە حربەکەی سەری دەبڕی تەماشا دەکەی ئەستە مسلمان نییە بەڵام لەنا لەبۆ ئەوەیە بەس سوورەتی مسلمانان بشێوێنن حتا تەنان ئەو برجەی دوو برجەی کە لە ئەمریکا تەقاندیانەوە ئەمە تەختیتێکی عەجائیبیان لەبۆ دانابوو بەڵام مسلمانیان پێ متهم کرد کەچی مسلمان هیچ عەلاقەی پێوە نییە حتا خۆیان شاهدی دەنێ وەڵڵاهی ئەمە مسلمان نەیکردیە بەڵکو جەماعەتی خۆمان ئەم تەختیتیان کرد بەلەو ئەوەی مەدی ئیسلامی پێڕابگرن ناو منتیقەی ئەمریکا و حتا ئەمریکیەکان بە خۆیان دەنێن ١٠٠ چیلی ئەمریکیەکان ببوونە مسلمان یعنی ئەم هەموو خەڵکە لێوێن دەرێ بوو بەرەو ئیسلام دەهات گوتیان باشتێکی بکەین ئەم مەدی ئیسلامی ڕابگرین بەچیان ڕاگرت بەو نەوە کەسانە کولیاتیان هەیە حتا بەناوی کولیەتی شەریعە لە هەموو مەزاهیبەکان لە بۆ مەسەلەن جەعفەری لە بۆ مەزهەبی شافعی حەنەفی مالکی حەمبەلی بە هەموو مەزاهیبەکان حتا لە مەزاهیبی عەقیدی ئەمەیان ئەشعەریە ئەمەیان ماتوریدی ئەمە سەلەفیە ئەمە هەموو بەو منهاجانە پەروەردەیان دەکەن بێنە ناو عالەم فتنە پێیا بکەن بێن ناو خەڵک فتنە پێیا بکەن جا بۆیە تەماشاکەن بزانە قورئانی پیرۆز ئەم هەموو مستەلەحیان لە بۆ ئێمە بەرپا کردیە یەکەچیان ناو قورئانی حەدیسی پێغەمبەرماندان نییە لا خوا دەفەرمی ولا تفرقوا
ولا تكونوا كالذين تفرقوا واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا ديسان يعني حمودر إن الذين فرقوا دينهم وكانوا شيعا لست منهم في شيء دائما خوا بما عند فرمي وبرابا إنما المؤمنون إخوة أم مصطلحاني كبيدا وانبذلوا تفريقية بلام إما أقر بقرين وسر حقيقة قرآن وسنة أو مصطلحانا بكاربين كقرآن بكارهنا وكو مسلمين مؤمنين المسلمين والمسلمات المؤمنين والمؤمنات القانتين القانتات إنما المؤمنون إخوة وقل اعملوا فسيرى الله عملكم ورسوله الذين آمنوا وعملوا الصالحات يتر ما يكفن زيوازي لقد يكمن دا درز نابي أو كسانش ما لو كشف ذبيتن كدائما دانوي بيلاني خراب بجرن لنا وخلقا بو يقنمون بتوكلو دا جرموتن كما دائما مسلمان باكا وكباكا يكشي قوتي أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله بهيج شيء وقنا بيدزريج لو بكري أما أخويني بارزراو لنا مسلمانا حتى قاورا كان أجل مسلمانك أماني بدايته دبي ببارزه وإن أحد من المشركين استجارك فأجره حتى يسمع كلام الله تصور ذكي أما يعني أقبلين كابريك مسيحي بودوا إمام خطيب ولا مزقوتك ممكن خلق باورناك يهودي وإمام خطيب ولا مزقوتك بوماويك ودواي خواكش في كذية أما ممكن خلق باورناك بلام استاش أتوانين لو ما مستعانة برسين كلا عمري إيمن علين ناوي فلان كذبه لما انتقيه هيتو أولى أنا وراوا كابراي شيء عقيدة شيء إسرائيلي بوماوي 10 سال تقريبا إمام خطيب ولا مزقوتيك خواتون كشف فكر دائما يجي بيان اجتهاد ريشي هبو ترتيبات حمو يعني مخابرات شيء ذكرت شلون خوا كشف فكر دو زلامه روزا جيك كاد قلت امام ساور برازك مالي بيابو او برازه حتى كشتمان بهيلاكسوين ايش قلت له شي كشتان قلت له فرنسا زي كان ديارهم شهر زانا ايش تو تسقو ترتيبات خوي بردو يكسر ببلمي شو او شوينيكا برازه كيليه گۆشتەکەی لێ کردەوە بەقەدەر ئەوە کێ پێ هەردەگیرێ یەکسەر هاتسواری بەمبەلەمەکەی بوو دەویست بێتە خوارێ ئەو چیسەیە کە لە پشتی خۆی هەردا گرەیەکەی لەسەر نیویچەوانی خۆی دانایە بەڵام کاتی کە بێ باز بدە پێی هەرەخلیسکە کە پێی هەرەخلیسە بەخۆی کەتە ناو بەلەمەکە گۆشتەکە لە پشتی کەتە خوارێ ئیتر لە ملی گیر بوو هەتا ئەوەندی حەولیدا خۆی قورتار کە پێ قورتار نەکرا ئیتر خنکە ئەم کابرایە مرد لپاشان عسرێت چون دەبینن ئەو مامۆستا ئیمام و خەتیب ئەوە لەناو بەلەمەکەدا خنکایە گۆشتیشی پێ گۆشتەکەش هەموو والا کەتیتە خوارێ ئیتر پرسیان لە خێزانەکەیم ئەوە مامۆستا مردی ئەوە چی قەزیەکەی دیکا کە مامۆستا جوولەکەیە ئەمیش خێزانی ئەو مخابراتی ئیسرائیلیشە ئەوە چەند ساڵە ئەمە ئەوە ئیشمانە ئەوە جیهازە هەموو ئێواران ئەو ئەخباری کە ڕوو دەدا و جێ لێ دەبی نەقلی وێن دەردەکە ئێستا ئێمەش جەنازەکەمان بدەنەوە با بچینەوە ئیسرائیل یەک کەس قسەی نەکا ئیتر جەماعەتیان نارد لەوێ تەیارەی تایبەت ئەم جەنازەی بردو لەوێن دەڕۆیشتەوە بەڵام ئێمە ئێستا لە جامیعە یەکێک تەعین بی ئەڵێن سیرەی زاتیەکەتمان لێ بینە لە چێندەری خیندێ شادە و تەرتیبات هەموو شتێک بەڵام بەداخەوە ئەو شتە لەسەر مزگەوتان تەطبیق نەکرایە هەر یەکێک جوبە و مەندیلێکی لەبەرکە بڕواتن ئەڵێن ئەو مامۆستایە و هات نازانین علمی چییە خوێندەواری چییە شتی چییە دینی چییە لە چێن دەرهاتیە شەهادەتی ئەو شتانەی هەمووی فرە دەدەین مامۆستایەکی برادەرمان هەیە وەختی خۆی زۆر مناقەشەی لەگەرمان دەکرد زدی ئیسلام آخری الحمدلله توانیمان یعنی تأثیری لێ بکەین و بیجێڕینەوە سەڕێ ڕاست گوتی مامۆستا ئەم دەزانین چم دەکرد دەگوت جوبە و مەندیلەکەم لەبەر دەکرد دەچوومە سینەمای تەماشای ئەفلامانم دەکرد عالەم منداردا دەگوت مامۆستا ئەوە زەیتونیە دەمەوە قەیدی ناکە باشە لەوە دەکرد دەگوت بەس مەبەستم و سومعی مەلایەم ببەم ئەمە دەبی ئەو شتانە زۆر بە جوانی تێبگەین خەڵکێکەیە لە شوێنێکا دێن تەعینی دەکەن لە مزگەوتێکە بەس بۆ ئەوی سومعی مەلایەم بباتن ئێمە لە بەغدایە بووین تەلەبەکی دکتۆرای هات لە کولیەی شەریعە ریسالەی تەزیل کرد ریسالەکەشی بەست هەموو تان بوو لە چی لە مامۆستایە لە عولەمای حەدیث لە عولەمای عەقیدە لە عولەمای فقه هەمووی سفر کرد لە ئوردن جەماعەت کتابیان نارد گوتیان مامۆستایان ئەگەر ئەو تەلەبە لە دەستان دەرچی کەواتە ئەنگۆ زدی ئیسلامن ئەوە مخابراتی ئیسرائیلیە لە بەخۆی سووریە لە زدی سووری و یعنی عەرەب و مسلمان و هەموو کەسێکیش دەکات ئیتر کە مناقەشەیان کرد ئەو مامۆستایە ساقیتیان کرد کە ساقیتیان کرد چوو یەکسەر لە قیادەی حکوومەتی عێراقی شکایەتی کرد و ئیتر لێژنەیان تەشکیل کرد ئەو جارە گوتیان ریسالەشکە بۆ بنووسنەوە ریسالەشکیان نووسیەوە مامۆستایەکیان کردە مشرف ماوەی ساڵێکی پێچوو بە هەمان ئوسلوب
ئەیتر ئەو جارە شادەکەیان دای کە شادیاندا ئەکسەر بزر بوو ئێستاش کەس نازانێت چێن دەرێ ئەو زەلامە ئەمە ئەم هەموو خیانەتکارانە بە ناوی ئیسلام دێن خۆشی وا پیشان دەدا کە خێری دەکات ئەمن خێری دەکەم ڕاتبم ناوێ دەگوت ئەمن مەصرفم 3 ملیۆن دینارە وەختی یعنی هەر وەرەقەی دۆلار بە 300,000 دیناری تەبعی عێراقی بوو بە کۆمەڵ پارەی لۆ دەهات معاشی خۆی دەدا فەڕاشان دەگوت وا حتا برێنەوە پیاوەکی فەکر نازان چی لە دریدایە لێ خوای گەورە دەفەرمی ئەگەر ئێوە بتانەوێ من ئەو منافقانەتان لۆ کەشفەکەم ولو نشاء لأريناكهم فلعرفتهم بسيماهم ولتعرفنهم في لحن القول والله يعلم أعمالكم. کاکتۆر کەواتە ئەوە پەیڕۆ و پرۆگرامی ئیسلامە ئەوە مزگەوتەکە چی بەرهەم دەهێنێت کە هەموو خەڵک دەزانێت هەموو دینە دەزانێت بۆ ئێمە بەردەوام لە بەرگریکردنی وەک مسلمانان لە مزگەوت و لە ئیسلام بۆ بارودۆخەکە بەو شێوەیە کە ئێمە پەیڕۆ و پرۆگراممان دیارە پەروەردەی ئیسلامی دیارە کە کەسێکی چۆن بەرهەم دەهێنێت بەڕاستی ئێمە کە قەزیم مەسەلەی مزگەوت و پەیامی مزگەوت و ڕۆلی مزگەوت کە باسمان کرد لە سەرەتای ئەو حەڵەقە و بەرنامەیەی کە عولەما و قیادات و زانا و هەموو جۆرەکی لە ناو کۆمەڵگا دروست کردووە بەڕاستی ئێمەش نابی هەر خەریکی ئەوەی بین بڵێن بەس دیفاع لە خۆ بکەین چونکە بەرنامەی ئێمە بەرنامەیەکی زۆر واضحە زۆر ینی کە دەڵێن هەموو مەلامح و شێوازەکانی دیارە و ئاشکرایە و نابی ئێمەش و کاک دکتۆریشی شاری پێکرد ئێمە خۆمان بکەینە ناو قەفەسی ئیتیهامەوە چونکە دینەکەمان عەزیزە و واضحە هیچ جێگای گومان و ئەو بابەتانی نییە بەڵێ دوژمنان خەڵکانێک یعنی ئەو تۆمەتە و یاخو بە ناوی جاسوسیە بە ناوی هەر شێوازێک هاتوونە دایانەوەی ئیسلام ناشرین کەن یان بەرگەشی مەلایەتی لەبەری دەکەن کە کابرا لەوانە مولحید بی ئەسڵەن بڕوای بەم ئیسلام دانەبیت دێ هەندێک گومان و هەندێک شوبهات بەڵاو دەکاتەوە یان دەری ئەو مەوزوع ئەو بابەتە هە لە ئیسلام دانیە ئەوە چەند چینێک دانەوێت ئەو ئیسلامی ناشرین کە بەڵام قەت ئیسلام ناشرین ناکرێت ناتوانیش ناشرینی بکەن ئەو ئیسلامە کە لە سەرەتا هاتووە و تا ئێساش بەردەوام دەبیت بۆیە ئێمە سیقە و متمانە و اعتزاز بەو دینەی بکەین بەوە شێوەیەکی واضحی لەسەر ئەخلاق و ڕەوشتی پێغەمبەری بی صلی الله علیه وسلم ئەو پەیامی کە چۆن کۆمەڵگای پەروەردە کردووە لە ڕێگای ئەو مزگەوتەی کە 5 فەرزە موسڵمان دەڕوات خۆی پاک دەکاتەوە لە پیسی ئەوەی بڵێن مادی و هەروە پیسی معنەوی لە پیسی چڵک و ئەوەی کە ئەو دەستنوێژ و خۆ پاکردنەوە ئەوانە دەکات یان مزگەوتەی بەو شێوازە خاوی دەکرێتەوە هەروەها پیسی دەرونی و معنەویش ئەو سیفەت خراپانەی کە لەناو ئینسانیدایە لە ڕێگای مزگەوتەوە هاتوونی مزگەوتەوە و وتارەکانی ڕۆژەکانی جومعە کە هەموو هەفتانە دەسن لە دەستی مامۆستا و مەلایەکی ڕەبانی عالمێکی ڕەبانی ئەوانە هەموو تەصفیە و تەخلیە دەکرێن و هەروە سیفەت و ئەخلاقی ڕەوشتی جوان لەو ئیسلامە پیرۆزەی بۆیان بەڵام دەکرێتەوە شی دەکرێتەوە کەواتە ئەکەتە لە مێژووی تەمەشا دەکەین ئەمە شێوازە هاتووە ئەوە 14 سەدەیە مزگەوت ئەو پەیامەی گەیاندووە بۆ ئێستا مزگەوت پامێکی گۆڕا باشە من دەمەوێت ئەو پرسیارە بکەم ئەنی ئێستاکە بۆ تا پێشی ئێستا خەڵکی بۆ شێوە هەموو ئەو سەرکردانەی کە لە مێژووی کورد کە زۆر هەموو لایەنەکان بە ئیسلامیت و بە ئەلمانیتەوە شانازی پێوە دەکەن ئەوەیە کە سەرکردەکانمان پەروەردەکار یعنی پەروەردەی مزگەوت بوون شيخ محمودی حەفیظ شيخ سعیدی پیران شيخ فلان مەلا فلان شاعیر محوی نالی یعنی هەمووی ئەوانن کە لە مزگەوتەوە دەرچوون و هەمووشمان ئێستا شانەزیان پێوە دەکەین و ئەوە کە لە پووری کووردا کە بە ئیسلامەوە بەعیزەت بووە و بە دەستگرتنی بە ئیسلامەوە وا بۆتە ناو بۆ ئێستا وای لێ هاتووە هەر کەسێک کە ئەگەر بێت و ڕیشێکی هەبوو هەر کەسێک کە چۆ مزگەوت ئەوە تیرۆریستە ئەوە تۆمەتبارە ئەوە لە نێو کۆمەڵگا کەسێکی شازە سڕەکە خۆی ئەوەیە علمانیەتە بەڕاستی يعني نشارينوا علمانية يعني شيء فصل الدين عن الدولة يعني أوي كدينة مسألة إسلامتية ودين دارية دوي بهمو الشيوخ نناو كومالغا ونناو مجتمع دا دوري بكاتوا بس تانية هند الطقوس شيء شخصي بكي إلى مزقود عبادتي خواي بكي بلام ناو كومالغا مجتمع فاسد بي ديكتاتور بي مجرم بي ظالم بي هيش علاقة بيودي لقالينيا بلي پەیامی مزگەوت وانە بووە پەیامی مزگەوت و ئیشارەمان پێکرد قائیدی دادوەر دروست دەکات
مۆزەفی دادوەر دروست دەکات کرێکاری دەستپاک و ڕازگۆ دروست دەکات کە خیانە لەگە وەزیفی خۆی دروست نەکات کەواتە لە قائیدەوە تا کرێکارەشی سەرجادا هەمووی پەروەردەی مزگەوتە لە ڕێگای مزگەوتەوە ئەوانە دروست دەکەی بۆیە دایانەوێت خەڵکێکی کە مستەفیدە لەو مەوزوعی کە زوڵم و ستەم و ئەو بابەتانە دەوێت ئەو مزگەوت لەو ڕۆڵەی خۆی دوور کاتەوە مستەفید بی لەو زوڵمە و لەو ستەمە و لە کودرەی سەیتەڕەکردن و بەسەداگرتنی هەموو خێر و خێراتی وڵات کەواتە بۆیە ئەو قضیه مزگەوت مەسەلەکە ئەو هەدەفە علمانیە کە لە هەمووی ڕۆلی خۆی ئەساسی مزگەوت دوور بکرێتەوە بەس خەریکی طقوس دینداری مزگەوت نوێژە و پێچفەرزەکە و عیلاقەت لە هیچی تر نەبی وەکو لەو ماوەش کە جێمان لێبوو ئەوە دانی باس کرا و لە ڕۆژنامە و شوێنەکانیش لە هەندێک کۆنگرە و نەدەوەکان مزگەوت ناوی پەیوەندی لەگە هیچ شتێک بیت تەنیا عیبادەتەکە و طقوسە دینیەکان بیت ئەوە گرنگترین هەدەف و مەبەستی علمانیەتە فەصل دین عن الدەولە کە مزگەوت بەشێکی زۆر گرنگە لەناو دینداری و پەروەردەکردنی کۆمەڵگا ئێستا هەموو دەرگاکان ئەو دەرگایانەی کە دەکرێنەوە بەڕووی گەنج و لاودا بەوەی ئەوە کردنەوەی گازینۆکان هەموو ئاساییە مەساجخانە ئاساییە یعنی هەر شتێک دەکەیەوە ئاساییە بەڵام کاتێک ڕوو لە مزگەوتێک دەکەی دەبێت دوای نوێژێکشا قوفلێکی گەورەی لێ بدرێ یعنی بۆ شێوازەکە بەم ئاراستەیە گۆڕا باست کرد کە دەیانەوێت دین لە دەوڵەت زیاکەنەوە دەی ئێستا خۆ حکومڕانیمان لە دین زیا کراوەتەوە ئێستا حکومڕانانمان هەمووی دەستی ئەلمانێتە چاوەیە ینی کە مەسەلەی گەنج ینی هەمووکو جەنابەت ئیشارەت پێکرد بە ئەوە بڵێن مەقاهی و ئەنتەرنێت و مەلاهی و هەموو شوێنێک بۆی کرایەوە هیچ کێشەی نییە بەڵام ئەگەر بێتە مزگەوت قورئان بخوێنیت پەروەردەی قورئان ببیت و وەروها لەسەر پەروەردەی مزگەوت ئەوە بکرێتەوە یان علم و شارەزاییەک و وەکو کاکاتی خۆی ڕۆلی هەبووە مزگەوت مەدرسە بۆ زانکۆ بۆ علومی شەریعە و ئەو بابەتانە دروست دەبوو بێتەوە دەرێنە ئەوە تیرۆرس دەردەچی بۆ وەکو باسم کرد بۆ ئینسانە بۆی ساڵح دەرنەچیت هەلگەری ئەو پەیامە نەبیت خەڵ خەڵکە وەکو مامۆستاش جەنابی پرۆفیسۆر ئیشارە پێکرد خەڵکە جاهیل و نەفام ببینێتەوە بتە دەست و داری زاڵم و دوژمنانی ئیسلام چونکە جەهل بەڕاستی گەورەترین هۆکار و سەبەبە بۆ شیرازەی کۆمەڵگا تێک بچیت و خەڵکیش بتە دەست و داری زاڵم و ستەمکار و مفسیدان بەڵام ئەگەر ڕۆناک بیر بوو ئەگەر شارەزا بوو دینی خۆی زانی پاچی و دەستپاچی و خزمەتکردنی کۆمەڵگا چۆنە ئەویان حەزی نییە ئەو چینی فاسد بۆیە دانەوێت ئەو ڕۆڵەی لێ دوورکەنەوە لە مزگەوت ئەوە هۆکاری ئەساسیە دەویستری ئەم ڕۆڵە لە مزگەوت وەربژرێتەوە مسلمانان بە ئاراستەیەکی دیکەدا بن دەیکەواتە ئێستا مسلمان لەسەری چی پێویستە چی بکات بۆ ئەوەی هەم بگەڕێت و مزگەوت و هەم ئەو ڕۆڵەی مسلمانی پێشووتر هەی بووە لە کۆمەڵگادا هەیبێت پێش هەموو شتێک دەبی ئێمە ئەو مامۆستا بەڕێزانەی کە شارەزان هەر یەک لە بواری خۆی بێ ئەم حەقیقەتانە ڕۆم بکەنەوە حیوار بکەن مناقەشات بکەن لە بۆ بەدەرخستنی ڕاستیەکانی کە ئەم قورئانە لۆمانی باس کردیە ئەم عیبادەتەی کە ئێمەی تەوزیە کردیە ئەم پەروەردگاری عالەم چی لەمە دەوێت معبودیەتی بۆ خوا ئەنجام بدەین برایەتی لە ناویەک ئەنجام بدەین نەک ببینە عەبدی یەکتر یان ببینە عەبدی پارە و ماڵ و دنیا و ئەو شتانە ئەمەیان زۆر گرنگە دووەم ڕاستیەکانی ئیسلام کە ئەم دەستورە جوانەی کە خوا لە قورئانە لە بدایەتی سوورەی بەقەرە دەفەرمی لا ڕەیبە فیه هودى للمتقین أو زاردا كذا فرمي أحكمت آيات كتاب أحكمت آياته ثم فصلت من لدن حكيم خبير بزانين أم دستورة أقل هر كاتيك تطبيقي بكين إما هيت قرانكاري وزياوازي تيدا نابينينوا بلان تمشاي مقارنة چيش بكين لقر أم دستوراني كبشر دايداني همو 4 سالێک تەماشای دەستورێک خۆیان دەگۆڕن یان ئینقلابێک دێت لە دەوڵەتێک سەرتاپا ئەم دەستورێ دەگۆڕن دەیانەوێت چی هەموو دەستورەکە مولائیمی لە بۆ چێ لە بۆ ئیشی خۆیان کەوابوو لە پاشان بزانین کە ئێمە دەبی ملەتێکین مسلمان دەبی یەکگر بین خوای گەورە نەیفەرموو ئەنگۆ تەفریقە لە ناوێک پیاکەن یەکدی بکوژن و هەروەها ئەو کەسانەی کە موامەرەش دەکەن لەسەر مسلمانە دیار کرێن ئەبێ بزانین چێ دۆستمانە چێ دژمنمانە چونکە خوای گەورە ئەم منافقانەی کە لەوما لە بۆمەی بەیان کردیە صفاتەکانی لە بدایەت سوورەی بەقەرە 13 ئاەت بەس با صفاتی منافقان دەکا ما عدا سوورەی منافقین ما عدا سوورەی تەوبە
التوبة معنا يعني چەندین ئاەتی تر لە شوێنەکان ترکە باسی منافقمان لەبۆ دەکا لۆ ئەوەی ئەمە نەو منافقانە دوورکەوینەوە. باش کاکتۆر کاتم زۆر کەماوە دەبێت دوو خولەکی دەما کاکتۆر زۆر سوپاس دەکەم. کاکتۆر لەم ماوەیە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک زۆرێک لە خەڵکی پرۆفایلەکانیان گۆڕی بەوەی کە بە شانازیەوە پەروەردەی مزگەوتم هەر ئەوە بەسە یاخود چی دیکە بکە بۆ ئەوەی شانازی بکە بۆ ئەوەی کە کەسێک پەروەردەی مزگەوتە. بەڕاستی مەسەلەی پەروەردەی مزگەوت ینی ڕۆلی مزگەوت ینی ئێمە وەکو باسمان کردی یعنیسان ئەو چونکە بنەمایەکی ئەساسی ئیسلامی ئێمە یاکو خوای گەورە دەفەرمێت فی بویوت ئەذن الله أن ترفع ويذكر فيها اسمه ینی خوای گەورە وەکو ئەوە ینی ئەو ماڵانەی خوای گەورە شوێنی بەرزکردنەوەی بانگ و الله ئەکبەر و دینی خوای گەورەیە ئەوە کە یەکە لە مەلامحی شعائیری ئیسلامی گەورە دەلالەتی کە ئەو وڵاتە ئیسلام و مسلمانە ئەگەر مزگەوت بە دەنجی الله ئەکبەری لێ بەرز نەکراوە و ذکری خوای گەورە تێدا نەکراوە معنای حتا وەکو جەنابی کاک دکتۆر وانە ئەوە معلومە لایەن بدار الإسلام حساب ناكره كمزجوت دنجي الله أكبر وبابا تيدان بوا كودلين اشتسرتايا كاني أو كما اعتزاز في بكين مزجوت أو خلقهم بروردا كردوا بوش وازي كذا بينين كردواري خومان لم يجوا تا إستا برودي مزجوت بونا ملا شاعر حمو بابا تكار قيادة كان برودي مزجوت بونا أو شورشاني ككراب ورزقاري كرد شيخ محمود حفيدة شيخ سعيدة حمو أواني كم يجي كردن حمو يبرودي مزجودنا كواتا شورشي بو سربخوي كردستان ودولتي كرديش يا كم كز لسر دستي زانایانی مزجود سەری هەڵداوە و دەستخۆشی دەکەین بەڕاستی ئێستاش مزگەوت لە حاڵەتێکی باشە لە کوردستان ینی بۆ نمونە ئێستاکە لە هەولێر و لە چەندی شوێنەکانی تر خەریکە هەندێک ڕۆلی مزگەوت بگەڕێتەوە دەستخۆشی لە ئەوقافیش دەکەم بۆ نمونە مەراکزی تەحفیظی قورئان تقریبا دەوری 30 مەرکەزێک بەس ناو هەولێری هەیە ئەوە جزءەکە لە ڕۆڵەکانی مزگەوت خەریکەوە گەڕایتەوە داواکارین زیاتر بی زیاتر کۆ دەڵێن فراوان بیکە وەزیفەی مزگەوت و ڕۆلی مزگەوت بەو شێوازە بگەڕێتەوە جێگای خوێندن و سەقافەت و ڕۆشنبیری و شارەزابوون و ئەخلاق و ڕەوشت و ئەمن و ئەمانی وڵاتەکەمان وەکو کە پێشتر ڕۆڵی خۆی هەبووە بابەتەکەمان زیاتر و زیاتر هەڵدەگرێت بەڵام کاتەکەمان تەواو بوو زۆر سوپاس بۆ میوانەکانم دکتۆر ئیسماعیل خەرەنی پرۆفیسۆر زۆر بەخێربێ زۆر سوپاس دکتۆر هاشم گۆران مامۆستای زانکۆ زۆر بەخێربێن سوپاسان دەکەم سوپاس بۆ هاوکاران سوپاس بۆ ئێوەی خۆشەویست تا بەرنامەیەشتر بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ